بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن تبعه بإحسان وإيمان إلى يوم الدين. برزان وخوشويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحال و بەختەوەرم کە دێمە خزمەتتان لە بۆ ئەوەی هەمومان بچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مانگە پیرۆزەدا کەمانجی لەدایکبوونی پێغەمبەری خۆشەویستمانە عليه الصلاة والسلام لەبارەی مووقیفێک لەبارەی هەڵوێستێک لە ژیانی ئەو پێغەمبەرە خۆشەویستەمان صلی الله عليه وسلم. ئەوەی کە من دەمەوێت لەم ئەڵقەیەدا یاخود لەم وتارە کورتەدا باسی بکەم لە خزمەت ئەوەی بەڕێز و خۆشەویستدا فەرمودەیەکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دەربارەی تۆڕەبوونی پێغەمبەری خۆشەویستمان. هەمومان دەزانین تەواوی مرۆڤەکان و تەواوی ئینسانەکان هەست و سۆز و شعور و هەروەها تۆڕەبوونیان هەیە. تۆڕەبوون یەکێکە لە خەسڵەتەکان و یەکێکە لەو بابەتانەی کەوا خوای گەورە بە ئینسانەکانی داوە، یاخود هەل لە فیترەت و لە طەبیعەت و سروشتی ئینسانەکاندا هەیە کە مرۆڤ تۆڕە دەبی. بەڵام تۆڕەبوون گرنگ ئەوەیە کە ئینسان لەو شتانێک کە لەسەری تۆڕە دەبی یەکەمین جار لەسەر خۆی نەبی، لەسەر ئەو بابەتانە نەبی کە پەیوەندی بە شخصی خۆیەوە هەیە. دووەمینیان کە تۆڕە دەبی لەسەر سنوور و لەسەر بێئەمری خوای گەورەبی، لەسەر ئەو بابەتانەبی کە خەڵکانێک لایەنێک هەر کەسێک ئەنجامی دەداتن بەرامبەر بە سنوورەکانی خوای گەورە، یعنی سنوورەکانی خوای پەروەردگار پێشێل دەکات. ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێکە لەو مووقیف و لەو هەڵس و کەوتانێک کە پێغەمبەری خوا تێیدا تووڕە بووە. لەگەڵەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوانترین و بەرزترین و چاکترین خوڕەوشت و هەڵس و کەوتی هەبووە. لە هەمان کاتدا هەندێک حاڵەت هەبووە، هەندێک کات هەبووە تێیدا تووڕە بووە. بەڵام حەزەتی عایشەی دایکی ئیماندارن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم شيئا قط بيده. بە هیچ شێوەیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدەستی خۆی لە کەسی نەداوە، لە هیچ مرۆڤێک لە هیچ ئینسانێک تەنانەت لە گیان لەبەرەکانیشی نەداوە. ولا امرأة ولا خادما. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هیچ ئافرەتێک حتا لە هاوسەر و لە خێزانەکانی خۆی بەدەستی خۆی لێ نەداون و لە هیچ ئەو کەسانەی نەداوە کەوا لە خزمەت ئەودا کاریان کردووە. إلا أن يجاهد في سبيل الله. تەنها لەو کاتێک کە لە پێناوی خوای گەورەدا غەزا و جیهاد و تێکۆشانی کردووە، ئەگەر کەسێک ئەزیەتی دیتبی لە دەستی پێغەمبەری خوا ئەویشان لە پێناوی خوای گەورەدا. وما نيل منه شيء قط فينتقم من صاحبه. هەر شتێک بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کرابی، هەر بێ ئەدەبیەک، هەر نوقسانێک، هەر کەم و کورتیەک ئینسانێک مرۆڤێک کەسێک بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامی دابی، بە هیچ شێوەیەک پێغەمبەری خوا تۆڵەی لێ نەساندیتەوە لەسەر خۆی. إلا أن ينتهك شيء من محارم الله. إلا ئەو کەسە ئەگەر بێت و بێ ئەمری و سنوورێک لە سنوورەکانی خوای گەورەی بەزاندبی ئەگەنە پێغەمبەری خوا لەسەر خۆی هیچ کەسی ئەزیەت نەداوە فينتقم لله عز وجل. ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سزای ئەو ئینسانەی داوە تەنها لە پێناوی خوای گەورەدا بووە. اینجا دەینە سەر ئەو مووقیفەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەر ئەو هەموو سۆز و ڕەحمەت و میهرەبانی و نەرمونیانەی تێدا تۆڕە بووە، ئەویشیان ڕووداوی ئەو ئافرەتە مەخزومیەیە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هەستا بە ئەنجامدانی تاوانی دزیکردن. وەکو عوروەی کوڕی زوبەیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ لە غەزوەی ئەلفەتحدا، غەزوەت الفتح، ئافرەتێک لە ئافرەتەکانی قوڕەیش لە قەبیلەیەک و لە هۆزی بەنی مەخزوم، ئەو ئافرەتە هەستا بە ئەنجامدانی هەندێک کەلوپەل و هەندێک ئەشیای دزی بە بێپرس. لەو کاتەدا خانەوادەی ئەو ئافرەتە، عایلەی ئەو ئافرەتە لەبەرەوەی کەسایەتی و ناودار و خەڵکی دەستڕۆیشت و ئەو مەملەکەت و ئەو مەنتیقەیە بوون، زۆر پێیان ناخۆش بوو بەوەی کە ئافرەتەکە سزای خوای بەسەردا جێبەجێ بکرێەوە دەستی ببردرێت. بیریان کردەوە چ شتێک بکەن بۆ ئەوەی کە ئەو ئافرەتە دەستی نەبردرێت لەو سزای و لەو عقوبەیە ڕزگاری ببی. لەو کاتەدا بیریان کردەوە چوونە لای ئوسامەی کوڕی زەید بۆ ئەوەی تکایان لە بۆ بک، شەفاعەتیان لە بۆ بک، وەک بڵێ واستەیان لە بۆ بک لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوەی دەستی نەبردرێت. کاتێک کە ئوسامە ئەم خەبەر و ئەم هەواڵ و ڕووداوەی لە بۆ پێغەمبەری خوا باس کرد صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا زۆر زۆر تووڕە بوو. ئینجا هەرستایە سەر منبر بيغمبري خوا فرموي أما بعد فإنما أهلك الناس قبلكم
أنهم كانوا إذا سرق فيهم الشريف تركوه وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد. پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمووی ئومەتان و گەلانی پێش ئێوە لەبەر ئەوە لە ناوچوون لەبەر ئەوە بە هیلاک چوون چونکە ئەگەر بێت و خەڵکێکی فەقیر و هەژار و کەم دەسەڵات و بێتوانە کارێک و تاوانێکی ئەنجام بدا بە دزی بکردبە سزا دەدرا، بەڵام دەسەڵاتدارێک و کەسە دەستڕۆیشت و کەسە خاوەن نفوزەکان ئەگەر بێت و تاوان و جەریمەش ئەنجام بدەن سزایەکەیان جێبەجێ نەدەکرا، حکمەکەیان لەسەر جێبەجێ نەدەکرا. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی والله والذي نفس محمد بيده سوێندم بەو زاتەی کە گیانی محەممەدی بەدەستە کە ذاتی ئەڵڵایە لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها ئەگەر فاتیمەی کچی خۆم فاتیمەی کچی محەممەد صلی الله عليه وسلم دزی بکە دەستی دەبڕم. ثم أمر رسول الله صلى الله عليه وسلم بتلك المرأة فقطعت يدها لپاشان پێغەمبەری خوا ئەمری کرد بەوەی کە حکمی شەرعی لەسەر ئەو ئافرەتە جێبەجێ بکرێت. کەواتە یەکێک لەو مەوقیف و هەڵس و کەوت و حاڵەتانەی کە پێغەمبەری خوا تێیدا تۆڕە بووە لەگەڵ ئەو هەموو سۆز و ڕەحم و میهرەبانیەی کاتێک کە سنوورەکانی خوای گەورە بشکێندرێن و کاتێک ناعەدالەتی و نادادپەروەری هەبی لە جێبەجێکردنی ئەو حکمانە حکم و قانون و یاسا خەڵکە فەقیر و هەژارەکە بگریتەوە بەڵام دەسەڵاتدار و دەوڵەمەند و کەسە دەستڕۆیشتوەکان نەگریتەوە. یا ربی خوا لە شەفاعەتی ئەو پێغەمبەرە بێ بەشمان نەکەی. وآخر دعوانا الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين.